بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەنێت پابەندن بە خەرجکردنی موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دوای سەرفکردنی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردەی هەرێم موچەی سەرجەم وەزارەتەکانی دیکەی هەرێم خەرج دەکەن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی هەولێرەوە سامی شەبەک ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و لە سلێمانیشەوە ئازاد چالاک ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوێی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. شارە نێودەوڵەتیەکان و نەوخۆییەکان بۆ دەستپێکردنی دانوستانی نێوان هەرێم و بەغدا بەردەوامن و سەرۆکوەزیرانی عێراقیش دەڵێت دوای موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردە موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێم خەرج دەکەن. هەوڵە نێودەوڵەتی و ناوخۆییەکان بەردەوامن بۆەوەی عێراق و هەرێم لەسەر دۆسیە هەڵپەسێدراوەکان ڕێک بکەون بە تایبەت خەرجکردنی موچەی فەرمانبەران، بەڵام تاوەکو ئێستا گفتوگۆی فەرمی لە نێوان هەردوولات دەستی پێ نەکردووە. سەبارەت بە پرسی موچە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پابەندن بە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم، هەرچەندە کێشەی زۆر لەو ژمارانەی هەرێم هەیە کە پێشکەشی کردووە، بەڵام ئەوە ڕێگر نابێت لە خەرجکردنی موچەی فەرمانبەران. هناك مشكلة كبيرة في الأرقام، بس المشكلة لن تمنعنا من دفع الرواتب. البعض يتصور هذا عذر حتى لا ندفع، لا ندفع. عەبادی وتیشی دوای خەرجکردنی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردە موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێم سەرف دەکەن. سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی بەوەش کرد لە 3 مانگی کۆتایی ساڵی 2017 هەرێم بە بەهای 2 تریلیۆن دینار نەوتی فرۆشتووە. لەلایشترەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت پێشوازی لە هەر هەنگاوێکی ئەرێنی دەکات و هەندێک هەنگاو هەن نیازپاشیان لێ دەخوێنرێتەوە. سەفین دزەیی وتەبێژی حکوومەتی هەرێم بە ماڵپەڕی حکوومەتی هەرێمی ڕاگەیاندووە حکوومەت پێشوازی لە هەر هەنگاوێکی ئەرێنی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و عێراق لەسەر بنەمای دەستور دەکات. وتەبێژی حکوومەت ئەوەشی خستووەتە ڕوو پێشوازی لەو هەنگاوانە دەکەن کە هەفتەی ڕابردوو لە بەغداد دەرکەوتن و جۆرێک لە نیازپاشیان لێ دەخوێنرێتەوە، وەک سەردانی شاندی عێراق بۆ هەرێم و داواکردنی پێکێنانی لیژنەی گفتوگۆ دەربارەی دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان و بەنداوەکانی هەرێم و داواکردنی لیستی موچەخۆرانی هەردوو وەزارەتی تەندروستی و پەروەردە بە مەبەستی ناردنی موچە. هەوکات وە بڕیارە هەفتەی داهاتوو کۆبوونەوەی سێ سەرۆکایەتیەکەی عێراق دەربارەی هەڵبژاردنەکان و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەڕێوە بچن. لەو بارەوە عەبدوڵڵا عەلیاوەیی ڕاوێژکاری سەرۆکۆماری عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە هەفتەی داهاتوو سەرۆکایەتی کۆماری عێراق و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران کۆ دەبنەوە، یەکێکیش لە تەوەرەکان تاوتوێکردنی کێشەکانی هەرێم و بەغدا دەبێت. دوای ئەنجامدانی ڕیفراندۆم کێشەکانی هەرێم و بەغدا گەیشتنە لووتکە و هەرێمی کوردستان بەهۆی ڕیفراندۆمەوە لە سەدا 50 خاکەکەی و چەندین دەستکەوتی دیکەی لەدەستدا. دوای 3 مانگیش لە ئاڵۆزبوونی پەیوەندیەکانیان شاری نێودەوڵەتی و ناوخۆیی هەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای کاک سامی شەبەک. کاک سامی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی تاوەکو ئێستا گفتوگۆی فەرمی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغداد دەستی پێ نەکردووە سەر ڕایەبوونی فشاری نێودەوڵەتی و ناوخۆی؟ ئێوارەتان باش. بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی جێگای عەجەبە کە بەغداد بەداخەوە، یعنی لە منطەلەقی قووەت و لە منطەلەقی
لەوەی قسە دەکەین ئینتسارێکی زۆر بە قووەتی کرد لەسەر داعش و ئەوەی ڕەبط کرد لەگەر قەزیەی هەرێم پاش ئەو زوخوتانان کە لە دووەل دەولی و ئیقلیمی کرا سەر بەغدایە بەغدا بە هەر شێوەک محاوەلە دەکاتن ئەوەلەن ئەو دەوڵەتانە ڕازی بکاتن کە بلێتن ئەمە دەستمان بە گفتوگۆ کرد ئەو هەوڵانە کە ئیستا دەداتن بەڕاستی یعنی هەوڵێکی دستوری نییە بە معنای کەلیمە ئەگەر بەغدا بوێتن لە مشکلەی هەرێم حەل کاتن زۆر بەسیتە دانیشتن لە بۆ گفتوگۆ ئەو مشکلانە هەموو حەلکەن پێویست نییە بەغدا بە تەنیا لەگەر وەزارەتێک تەعامل بکە ئەو وەزارەتەم لۆ بنێری ئەو وەزارەتەم لۆ بنێریتن دوو بەغدا بەڕاستی بەداخەوە قەزیەی ئەو میزانیە کە لە بەغدای داینایە ئیستا لە 12 شتەکە کە دەکاتە ئەگە بێن نەتیجەی دەکاتە 6 پاش بڕینی نەفەقاتی سیادی و حاکیمە و ئیلە ئاخری لەو شانە مەفروزە بەغدا دەستی پێ بکردبایە بە موچە لە 17 بدابایە لە پاشوەی گفتوگۆ دەستی پێ بکردبایە ئەمە ئەتوبێی لەگەر وەزارەتێک تەعامل بکەی لەگە وەزارەتێک تەعامل بکەی بەڕاستی ئەمن شک دەکەم لە مۆزوعی شکەکە چییە بەغدا هەوڵ دەداتن مؤسساتی دستوری ئەو کیانی هەرێمی کوردستان لاواز بکاتن وەک دەست پێکرد لە بەنداوی دەربەندیخان دوای گوتی وەزارەتی تەندروستی دوای گوتی وەزارەتی ئەوە دەیەوێتن بەو هەوڵەی بکە تەمشا ناو میزانیەکەش بکەن ئەوی معلوماتمان لەوە هاتیە بەڕاستی زۆر نەواقسی تایە ئەو نەواقسانە یەک هەڵەبچەی حساب نەکردیە بە محافەزەک دوو تعامل دەکە لەگە محافەزەکان نا لەگەر مؤسسەیەکی دستوری کە حکوومەتی ئەقلیمە یعنی حکوومەتی هەرێمە بەڕاستی ئەو هەنگاوانە هەنگاوێکی دستوری نییە لەبەرەوەی ئەمن دەلێم ئەگەر گفتوگۆ بکرێ لەگە بەغدایە دەبی لایەنێک دەولی بی ئومە متحیدە بی لایەنێک لەگەرمان بیتن کە فەنی بیتن بێن دستوری دانێن ئەو دستورە چ شەرح دەکات چ دەلێتن چ قەرار دەداتن ئەگەر بێتن بە شێوەی دستور بڕۆین قازانجی مەیە بەس ئەمن وا تەسەوڕ دەکەم بەغدا ڕێگایەک ئەو ڕێگایەشتر دەوێ هەڵێ لە قەزیەی مۆزوعی دستور ئەو هەنگاوانەی کە بەغدایە داوێتر هەموو لا دستوریە غێر قانونیە بەڵێ سوپاس دەکەم کاک سامی دواتر دەگەرم بۆ لای بەڕێزت ئەگەر بچینە سلێمانی لای کاک ئازاد کاک ئازاد زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە دەستپێنەکردنی گفتوگۆ پێتان وایە خەلەلەکان لای بەغدادەوەن یاخود خەلەلەکان لای هەرێمن کە تاکو ئێستا گفتوگۆی فەرمی دەستی پێنەکردووە لە نێوان هەرێم و بەغداد بەڵێ سپاس بۆ بەڕێزت و هەروەها بۆ میوانەکەت لە هەولێر من پێم وایە خەلەلەکە لەوەیە کە هەرێمی کوردستان لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی حکوومەت شکستی هێناوە لە زۆربەی بوارەکان و حکوومەتی عێراق باوەڕێکی یاخود متمانەیەکی ئەوتۆی نەماوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە بتوانێت بە شێوەیەکی ڕازگۆیانە بە شێوەیە کە کەمەیەکی زۆر نەزاهەی تیابێت لە مەسلەی بودجە لەسەر مەسلەی موچە لە هەرێمی کوردستان بۆیە بەو شێوەیە مامەڵاکە لەگەڵ هەرێمی کوردستان وەکو کاکسامی شووتی بەڕاستی ینی ئەوە دەرەخا کە بەغا باوەڕی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە ئەو متمانێشیان لە نێوانە نەماوە تا بێت و ئەو قایمانەی کە هەرێم ئەینێرێ لەسەر ئەو ئەساسە ئەو پارەیە بنێرێ بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستانە کە
هەم لە ناوخۆ یان لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەم بۆ عێراقیش ئەو متمانەی لە دەستداوە بە تایبەتیش کە ئێمە هەستەکەین و ئەبینین لە هەرێمی کوردستان جۆرێک لە ناڕەزایی گەورە لەسەر ئاستی جەماوەری و لەسەر ئاستی موچەخۆرانی هەرێم و هەروەها لایەنە سیاسیەکان متمانەیەکیان بەم حکومەتەی ئێستای هەرێم نەماوە بۆیە حکومەتی عێراقیش لە موقعی سەرکەوتن بەسەر هەرێمە و هەرێمیش وەکو لایەنێک کە شکستی خوارد لە مەسلەی ڕێفراندۆم و دوای ڕێفراندۆم بۆیە تەرازووی هێز لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا تێک چووە بۆیە بەغداش بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێمەکە. بەڵێ کاک ئازاد ئەوەی کە بەرز و پێدوایانی خەلەلەکان ئێستا لە هەرێمەوە یاخود لە بەغدا پێشتر بەغدا کۆمەڵێک مەرجیە بوو بۆ نمونە ڕادستکردنی فڕۆکەخانەکان خاڵە سنووریەکان 250,000 بەرمیل نەوت وە بە فەرمی حکوومەتی هەرێم لە بەیاننامێکە ئەنجامی ڕفراندۆمیش هەڵ بۆ وەشێنێتەوە. ئێستا خەلەلەکە لە بەغدا و یاخود لە هەرێمەوە پێویستە هەرێم ئەم مەرجانە جێبەجێ بکات بە بۆ چوونیەوە؟ من پێم وایە مەسەلەکە هەر ئەم مەرجانە نییە کە ئێستا جەنابەت باسیەکەی خەتا لە هەرێمەوە یا لە بەغدا کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کێشەی چەند ساڵەی ڕابردوون یعنی لە دوای نووسینەوەی دەستور کۆمەڵک کێشە لە خودی دەستورە هەیە کە جۆرێک ناڕوونی لە هەندێک لە بڕگەکانیان هەیە جگە لەوە نە بەغدا و نە هەرێم ملتەزمی تەواو نەبوون بە دەستور یعنی لە دوای مەسەلەی هەناردەکردنی نەوت و هەروەها بودجەی لە سەدا حەڤە هەرێم نەیهێشتووە ڕقابدیوانی چاودێری دارایی عێراق بێ تدقیق لە حساباتی بکە و هەروەها خۆشی حساباتی ختامی پێشکەش بە پەرلەمان نەکردووە و گومانێکی زۆر لەسەر گەندەڵی و لەسەر هەناردەکردنی نەوت و هەروەها ئەو داهاتەی کەیەتە هەرێمی کوردستان جگە لە داهاتی ناوخۆ هەموو ئەوانە گومانیان دروست کردووە بەرامبەر ئەمەش بەغا نە لە مادەی 140 و نە لە هەندێک بواری ترە وەکو هەرێم مامەڵەی لەگەڵ هەرێمان نەکردووە وەکو کیانێکە لە دەستورە ناوی هاتووە وەک هەرێم یعنی اعترافی پێکراوە بەڵامە بینین هەتا ئەمڕۆ بەغدا مماتەڵەی کردووە لە مەسلەی مادەی 140 و هەروەها لە مافەکانی تری هەرێمیش و هەوڵیشی داوە لە مەسلەی بودجە لە نەفەقاتی سیادیە هەوڵیاوە نسبەی هەرێم کەم کاتەوە لە سەدا حەڤەکە بۆیە من ناتوانم تەنها لایەنێک تاوانبار بکەم بەوەی کە لەگەڵ دەستورە مامەڵەیەکی خراپی کردووە یا جێبەجێی نەکردووە بۆیە هەردوو لایەنەکە لە فترەی جیاجیا یعنی هەرێم لە فترەی پێشوو کەوا هەستی کردووە بەهێزترە لە عێراق و لە بەغدا بە شێوەیەک مامەڵەی کردووە ئێستاش عێراق کە هەستەکە سەرکەوتووە لە شەڕی دژی داعش و هەروەها لە مەسلەی ڕێفراندۆم و ئەو تەئیدە دەولیەی کە هەبوو جاران بۆ هەرێم ئێستا ئەم شتانە نەماوە بۆیە تەرازووی هێز لە نێوان هەرێم و بەغدا بە بەرژەوەندی بەغدا شکاوەتەوە. سوپاس دەکەم کاک ئازاد دواتەگرێم و لای بەڕێزت کاک سامی ئەگەر بەرێنەوە لای بەڕێز پێشتر باس لەوە کرد کە شکت لەو هەوڵانەی کە ئێستا بەغداد دەیدات بەڵام ئەمڕۆ وتەبێژی حکوومەت باسی لەو کردووە کە جۆرێک لە نیازپاکی هەیە بۆ نمونە ئەوەی کە داواکردنیستی موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی و داواکردنی پێکەنانی لیژنەیەک بۆ مەسلەی فڕۆکەخانەکان و خاڵە سنووری و بەنداوەکان بەڕێستانی چ نیازپاکێک نابینن لە بەغداوە؟ طبعا بەغدا ئەو هەنگامەی سەداوێ شتێکی باشە ینی خراپ نالێن ئەمە شتێکی خراپە نەخێر شتێکی باشە بەس ئەمن بە سوورەتێکی گشتی قسە دەکەم گشتی قەزیەی هەرێم حەل ناکری بەو هەنگاوانەی فەردی
حل ناکرێ ئەوە دانیشتنێکی دەوێت ئەو دانیشتنە لە بینی بەغدا و هەرێم بیتن بەو شەرتەی چەند خەبیرێکی دەستوری قانونی دەوری لەگەریان بیتن کە شەرحی دەستور بکە ئەمن یەک لەوانەیە کە ئەو دەستورەم نووسیەیەک لەوانە بووم لە 55 کە دەستورمان نووسی بەڕاستی کەم و کوڕی زۆرە يعني تقريبا 68 مادة هي لدستور بيدر ينظم بقانون وزور قضايا يستاهل دستور تطبيق يعني تطبيق نكرايا حتى يستا يعني براستي كمكور زورة أمن نعلم كمكوري لهريم كردستان نبوة بس كمكوري أي بغداية لسطا أمن أو يدليم بغداد طبعا باشي أو زغوطاتي النقدي دولي صندوق النقدي الدولي زغوطات ألمانيا زغوطات فرنسا زغوطات أمريكا دول أوروبي كجفتوجوب كاتن هستا تنهنجاوي شاوشت أو هنجاوانا نالهم خرابة أما أو هنجاوانا اشتباش دزانين بس أمن وهذا تصور ذاك أو حل مشكليناك حل شيء جزئي لك حل شيء وقتي ذاكاتن اشتاما زور قضايا ما لقر بغداد ما دي صوت تسل يعني أمن أتصور ذا كم مادة تصير مقابلي يعني وقت فيشان يقول النفط مقابل الغذاء يعني مادة تصير لبوها هريمي كردستان النفط مقابل الغذاء ده بيصة تصير لك حلكين استاءوا إشكالاتنا كركركوك كرا لا تذكر ما تكرا لا خانقين كرا أو أنا ده بيحلك بكين أجا حلينا كين تأجيلي كين صال بصال تأجيلي كين باور بك عرب كان حمو أو مناطقي تعريب ده كان هنجي أما هيس ناطن هنجاوي كباوي زائدا قضية نفط بله كاك سامي برز قضية بله برز بس لو قضية نفط دبي أما بله دواتر درفت تبيدم فرمو بله بس لو وقت ك ئەو هەنگاوانی کێستان راون لە ژێر فشاردان بەڵام پێشتیش باس لەوەکە ئەگەر بەپێی دەستوری عێراق بێت کورد گفتوگۆ بکات قازانج دەکات بەڕێز ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستور بووی ئێستاوەی کە عێراق داوای دەکات مەرجەکانی بۆ ڕازکردنی خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان مەسەلەی نەوت ئەمە دەستوری نییە نخير هيسي شيء دستورية لا دستور نالية حكومتي مركزي بغداد سيطرة بكسر سنورة كان دستور نالية بيتن فروكا كان داجير بكاتن دلي بها وبشي مشترك يعني دبي مشترك بيتن يعني اوان لزانيا نبي لو مناطقنا مشترك حتى بزان واردات سندا بزان تشيدتن او دبي مشترك بيتن او هنگاوانا كبغداد داويتن او قصاني دكاتن يعني حتى قضية كركوك كبقوتها تناو كركوكية او لا دستورية مطلقا وشي اعترافناك بحكومتي هريم بحكومتي هريم اعترافناك او غير دستورية امنا لهم اما كمكورمانية بل الهريم كمكورية اما يعني او ستصدق دليم او راسته بس او كمكوري لبغداد او نواقصي لبغداد باوربك اما سطا يكمل لوانية يعني امان نائب رئيسية نزاهب لبغداد تقارير ما نبو ببلقاه تصورك بقرا لا حله وبقرا حتى دقي ناو بغداد ناو بصراي حمو بوري راكش ولا ناو مالان نفد دزرا تقديم ما كنت لبو مجلس النواب تقديم ما كنت لبو مجلس الوزراء تصورك اما زمان او ابو قوتيان لا ينبذن اوان اللي هي نزاهه يعني تزينش لبيه تزينش فاحشه او قنضليه كيستاهل بغداد يعني نيزيكي سياسات 6 مليار دولار تحويل كرايه لبو اردن ولبنان ولبو دول او كمكورينيها يعني كمكوريه كاك سامي بله فرم كيتشي كبرز دلي لا بغداد قندلي زوره بلام مثلا بغداد تاكويستا مثلا موچي فرمان برانير بردامه كواتا قندلي كلا هرم زياترني بتابتي لمجالي نوت كيسيما دوباره تاوري عراقين بو مسألة موچا عزيزم قضية نفت أم دليم كمكوري هي أم دليم ممكن بعض يعني شفافنية لسطاسط
بەس دەڵێم ئەو گەندەلیە کە لە بەغدایە ئەمن ژیام لێ 10 ساڵ لە پاش سقوتی ڕژێمی بەعەس ژیام ئەو گەندەلیە کە لە بەغدایە هەیە باوەڕ بکە ئێرە ممچینە نەگاتەوی لە سەتایەکی ئێرە ئەمن نالێم گەندەلی نییە بەلێ گەندەلی هەبووە دەبیتنیش گەندەلی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە حتا ئیستا طالما بەشەر مەوجود بیتن گەندەلی هەیە ئەمن نالێم گەندەلی نییە بەس ئەو گەندەلی کە لە بەغدایە ئێستا هەموو گەورەکان دانیشتینە سریان ئەوەندە ئەستورە ئەوەندە پارەیان دزیە ئێستا بە مالی سیاسی دێنە سەر حکم یعنی ئێستا ئەو انتخاباتەکە دەکرێت فەرمو کێ دەردەچین ناوی باوەڕ بکەنە عین ڕموز دەردەچین باوەڕ بکە ئەو شخصیەتانە ناگۆڕێن ئەو جوانە ناگۆڕێن بەس ئەمن دەرێم ئەگەر گفتوگۆ بکەین لەگە بەغدایە نابیتم بە تەنیا دانیشتین لەگە بەغدایە دەبی چەند خەبیرێکی سندوق نەقد دەولی بیتین خەبیری ئوموم متحیدە بی جێتێکی بێلایان بی دستوری لە پێش دانین فەرمو دستور چ دەلێ ئەمە ئامادەینە حەسب دستور تطبیق بکەینەوەی ئەوەیە مشکلەکە بەغدا ناوێتن دستوری تطبیق بکاتن مطلقاً سەرچاو سپاس دەکەم کاک ئازاد بەڕێزیشت بۆ چوونت وایە کە زیاتر پێشلکارە دەستوریەکان لە لای بەغدا بوونەوە ئێمە لە ڕووی عێراق لە هەرێمی کوردستان زۆر گەندەڵترە لەوڕۆوە لە مەسەلەی نەوت و لە مەسەلەی دارایش ئەگەر عێراقیش گەندەڵێ بۆچی هەرێم چاوەڕێ بکات لە بەغداوە مەسەلەن موچە بێت واللهی من حەزەکەم کاکسامی بە سنگێکی فراوان ئەم قسانەم لێ وەرگرێ من پێم وایە جارێ مەسەلەی گەندەڵی ئەوە نییە لەکوێ زیاترە لە هەرێم یا لە بەغدا کاکسامی خۆی جێگری سەرۆکی دەستەی نەزاهە بووە لە بەغدا و لە عێراق یعنی کەی مبەڕڕە ئەگەر عێراق گەندەڵتر بێ یا هەرێم گەندەڵتر بێ ئێمە بە هەمومان ئەبێ ئەوە قبول نەکەیت کە گەندەڵی هەبێ چ لە عێراق چ لە هەرێم ئێمە ئەوەی زیاتر لامان مهمە هەرێمە چونکە ئەم گەندەڵیەیە کە وای کردووە نە لە پرۆسەی سیاسیە ئێمە بتوانین بگەین بە ئامانج و هەروەها هەموو ئەو کێشانەی کە تووشی هەرێم بووە لە موچە و لە مەسەلەی خزمەتگوزاری و لە هەموو بوارەکانی تر هەمووی مەسەلەکە ئەساسا گەندەڵیە بۆیە ئەو هێنانەوەی با بڵێن بیانووی ئەوەی کە لە بەغدا گەندەڵی زیاترە بە هیچ شێوەیەک ئەوە بە کەڵکی هەرێم نایەت ئەوە یەک دوو ئێمە کە باسی دەستورەکەین و باسی ئەوەکەین کە ئەم خاڵە سنووریانە جێبەجێ بکرێ و ئەڵێن قبوڵمان نییە و نادەستوریە ئەی باشە ئەم شوێنانە ئەمانە پێشتر بە هاوبەش بەڕێوە چووەکو دەستورەڵێ ئەگەر بە هاوبەش نەبووە کەواتە دیسان هەر خەلەلەکە بۆ هەردوو لاگەڕێتەوە کە گوێیان نەیاوەتە دەستور ئەی باشە ئەگەر هاوبەش نییە ئێستاش و ئەگەر ئەمە نادەستوریە ئەی بۆ هەرێم قبوڵیەکە قبوڵی ئەوەی کردووە کە هێزەکانی عێراق بگەڕێنەوە هەموو شوێنەکانی جارانیان لە معسکرات و لە ئێتیفاقیە هەیە لە بینی هەرێم و لە بینی بەغدا و لە بینی ئەمریکیەکانیش کە هەم بۆ هەموو ئەو ناوچانە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان ئەوە هەرێم ئیمزای کردووە بۆیە ئێستا کە هەرێم هەموو ئەم شتانە قبوڵەکە من دیسانە گەڕێمەوە سەر ئەو خاڵی یەکەم کە باسم کرد کە عیلاقەی بە تەوازنی هێزەوە هەیە و بە گۆڕانی ئەو بارودۆخەیە کە دوای ڕیفراندۆم هاتە کایەوە ئەو بارودۆخە وای کردووە کە ئێستا هەرێم لە مەوقعێکی با بڵێن لاوازیەوە بچێ مفاوزات لەگەڵ بەغدا بکە بەڵای کاگازت ناوبڕێکمانەیە دواتر دەگرێمەوە لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە فەرمەند. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لێبێت بەڕێزان کاگازە دەگە بگەرم وڵای بەڕێزە سەبارەت بە و هەنگاوانەی کێستا دەنرێن بە تابەتی داواکردنی لیستی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردەوە عەبادی ئەمڕۆ باسی لەوە کردووە کە موچەی فەرمانبەرانی دیکەش خەرج دەکرێن. پێتان وایە ئەم مامەڵەکردنی کە ئێستا دەیکات لەگەڵ وەزارەتەکان مامەڵێکی باشە چونکە ڕای جیاواز هێندێک لە پەرلەمانتارانی کوردیش دەڵێن دەبێت لەگەڵ حکومەت مامەڵەکە هەندێکی تریان دەڵێت نەخێر وا باشترە لەبەرەوەی کە دەستی حکومەت تێرێم دەستێکی ئەمین نەبووە ڕاستەوخۆ مامەڵ لەگەڵ فەرمانبەرانە بکرێت. ڕای بەڕێستان چییە لەو بارەیەوە؟ اینجا خۆزگەیەمە هەمومان یعنی ئەم موچە و ئەو با بڵین گرنگی پێدانە لەلایەن حکومەتی هەرێمەکەی خۆمانەوە بواە نەک لەلایەن بەغداوە بواە کە زۆر جار تاوانبارە کرێ بە زۆر مەسەلە لە ڕووی نەتەوایەتیەوە لە ڕووی تائفیەوە لە زۆر بواری ترە. بەڵام چی بکە یعنی ئێستا مۆزەفێک یا مامۆستایەک چی بکە کە دووسێ مانگ مەعاشی نادرێتێ یا کە ئەیدرێتێ بە ڕوبع موچە و بە نیوە موچە ئەیدرێتێ. هەموو ئەم قەیرانانەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە حکومەتی هەرێم لێی بەرپرسیارە ئەم دەسەڵاتەی کە ئێستا لە هەرێمی کوردستانایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرپرسە. بۆیە من بۆچی لۆمە تەنها لە بەغا بکەم لۆمە لەو حکومەتە نەکەم کە خۆمان دەنگمان پێیاوە خۆمان هەڵمان بژاردووە حکومەتی خۆمانە لە هەرێمی کوردستان چەندین ساڵە خەباتی شاخ و ئەوانە چاوەڕێی حکومەتێک بووین کە بێت ئەو مافانەمان بۆ بگەڕێنێتەوە کە بەردەوام حکومەتە یەک لە دوایەکانی عێراق زەوتیان کردووە لێمان. ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین لە هەرێمی کوردستان ڕێک پێچەوانەیە یعنی وامە خەڵک وای لێ هاتووە لە خۆپیشاندانەکان داوا لە عەبادیە کە بێ بە فریایی موچە خۆرانە و بێ بە فریایی خەڵکەوە. بۆیە ئەمە ئەوەی کە ئەم مەسئولیەتە گەورەیە ئەکەوێتە سەرشانی ئەوە حکومەتی هەرێمە ئەوە دەسەڵاتدارانی هەرێمە. من ناڵێم حکومەتی عێراق لە هەموو ڕوویەکەوە زۆر باشە و پێرفێکتە و گەندەڵیتیان نییە و ئەوەی تیانە بەس
من حەقم بەسەر ئێستا بەغاوە نییە، من مافم بەسەر حکومەتی هەرێمی خۆمانەوە هەیە کە ئەلتیزاماتی بەرامبەر خەڵک و موچەخۆرانی خۆیەوە هەیەی کابێ ڕۆژێکی خۆشتری بۆ بێنێتە بەرهەم، نەک بەرەو دواوە مانگەڕێنێتەوە بۆ پێش ساڵی نەوەتەکان و کاتێک کە حکومەتی عێراق موچەی لێبڕین و ئێمە هیچمان نەبوو ئەو کاتە نەنەوتمان هەبوونە هیچ داهاتێکی ترمان هەبوو. بۆیە حکومەتی هەرێم بە هەموو مقیاسێک بە هەموو پێوەرێک گەورەترین کەم تەرخەمی ئەکەوێتە سەرشانی و بەرپرسە بەرامبەر خەڵک و بەرامبەر مێژوو کە نەیتوانی هەرێم لەم هەموو قەیرانە ڕزگار بکە، بەڵکو خۆی هۆکار بوو بۆ قەیرانەکانی هەرێمی کوردستان. سوپاس دەکەم کاک گازت. کاک سامیەگەر بگرێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە پێتان وایە ئەگەر گفتوگۆش دەست پێ بکرێ بەم زوانە ئەوەی کە کورد لە دوای ڕفراندۆمەوە دۆڕاندی لە 150 خاک مەسەلەی بەڕێوەبردننی فڕۆکەخانەکان خاڵاس سنووریەکان نەوت بەرەستی بێنێتەوە کە بەڕێژتان ئەندامی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بوون؟ عزیزم، وا دەزانم ئێستا زروفی ئیقلیمی زروفی دەولی زۆر مهەیئە لۆوەی کە گفتوگۆ دەست پێ بکەوە بەغدایش لە ژێر زەختەکە. ئیستا ئەو زروفەی کە لە ئێران ڕوودەداتن، ئەو خۆپشاندانە لە ئێران ڕوودەداتن و ئەو عێلاقەی بەغدا لەگەر ئەمریکا و بەغدا لەگەر ئیتحادی ئەوروپی، ئێستا ئیتحادی ئەوروپی بەگشتی زەختێکی زۆر دەکاتن لەسەر بەغدایەکە گفتوگۆ دەست پێ بکە. لەبەرەوەی ئەمن وا تەسەور دەکەم ئێستا ڕاستە ممچینە هەرێم لە مووقفێکی زۆر زەعیف بوو حتا پێش فترێکی بەسیط، بەس ئێستا هەرێم لە مووقفێک بوو چکو دائیمەن دەیگوت و دائیمەن دەلێتنیش ئێمە ئامادەینە لە بۆ گفتوگۆ لەژێر ئاڵای دستور لەژێر شروتی دستور. فەرمو بەغدا ئەوڕۆ هیچ حجەتێکی نەمایە، بەس مهمترین گرنگترین چشتە ئەمە دەست پێ بکەین بەو گفتوگۆیەی بە ڕێعایەتێکی دەولی ئەو ئیقلیمی ئەو متحیدە بە تەنیا نەکەین. بەغدا جێگای سیقە نییە. بەغدا ئەوڕۆ قسەک دەکات چکو خۆت دەزانی سیاست ئەوڕۆ لە بەغدایە دەگۆڕێتەوە بە شەخص. ئەوڕۆ عبادیە سبەی ممکنە ئەیاد علاوی نەبی جعفەریە. ئەوانە لەسەر مۆزوعی سیاست ثابت نینە. ئەوڕۆ ناو بيتي مالي شيعي ئەوەکە یعنی خلافاتێکی زۆر بە قووەتەیە. ئەوڕۆ لە مالی سنی خلافاتێکی زۆر هەیە لە بینی ئیخوان. لەبەروەی ئەمە دەبی ئیستیغلالی ئەو فرسەتەی بکەین و تەڵەب بکەین لە متحیدە، تەڵەب بکەین لە ئیتحاد ئەوروپی و لە ئەمریکا و لە هەموو دۆستەکانمان تێگەیشتی ئەو گفتوگۆیە دەست پێ بکە بە سوورەتێکی عام. ئەمە ناوێنە ئینفرادی ئەوڕۆ وەزارەتی تەندروستی سبەی پەروەردە و نازانت ئەوە باور بکە هەوڵەکە لە بەغدایە دەیانەوێت تەهمیشی ئەو کیانەی بکەن کە پێی دەڵێن کیان و تکایە ڕجا دەکەم لە هەموو برادەران لە هەموو سیاسیەکان ئەوڕۆ خلافاتی خۆیان بجێبێنن لە پاش انتخابات. ئەوڕۆ سبەی ڕۆژەی هەڵبژاردن هەیە، انتخابات هەیە، لە پاشوێ ئەوی لە زگتانە ڕوویکەن. بەس ئەوڕۆ هەنگاوەکی گرنگمان لە پێشەیە. ئەو هەنگاوە لەگەر بەغدایە کو ئەمە گفتوگۆ بکەین. ئەگەر بە یەک دەنگ نەچین، بە یەک هەڵوێست نەچین، زۆری زەرر دەکەین. بەڕێستان پێتان باشە مەسەلەن موچە بۆ فەرمانبەران نەنێدرێت لە ڕێگەی وەزارەتەکان اینجا لە ڕێگەی حکوومەتەوە بنێردێت، ینی وا باشتە هەرێم وەری نەگرێت ئەمن ئەوەم نەگوتیە ئەوەم نەگوتیە نالێم بەلێ ئەوە هەنگاوەکی با بیتم بەس دەبی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی لەگە بەغدای دانیشتن. ئەمە مشکلەمان بە موچەی تەندروستیان پەروەردەیان ئەوە حەل ناکرێ. یعنی ئەمە ڕاستە ئەمە لە ژیانێکی زۆر سەخت دەژین، ڕاستە هاوڵاتیان لە وەزعێکی زۆر خراپ دەژین. ئەوە موچەیەش بێ هەر باشە، بەس دەبی بەغدا زەخت بکە لەسەر اتحاد ئەوروپی یان لەسەر ئەمریکا لە دووەل ئیقلیمی بێتن ئەمە گفتوگۆ بکەن. فەرمو ئەوە دستور لە پێشتانە، ئەوی لە دستور دێنێ
ئەمە ئامادەین ئەوەی بکەین ئەمە نالێم ناشتێکی باشە ئەوە شتێکی باشە بابێتن بەڵێ ئەوەی کە کورد لە دەستیدا لە دوای ڕیفراندۆمەوە پێتان وایە بەرز دەهێنرێتەوە بە گفتوگۆ لە سەدا پەنجاوێکی خاک ئەو مەسلەی سەلاحیات و پەیوەندە دیبلۆماسیانەی کرد لە گەڵ دەرەوە بوو؟ بەلێ بەلێ تو ئەگەر مادەی 140 تەطبیق بکەین مادەی 140 تەطبیق بکەین عەزیزم سبێ ڕۆژێ مادەی 140 تەطبیق بکرێ باوەڕ بکە لە کەرکووکەوە بگرە حتا خانەقین و مەندەلی و ئەو تەرەفانە هەموو دەلێن ئێمە کوردستانینە ئێمە کوردین ئێمە نیشتەجین ئەو مەنتقانە بەس ئیستا فەرموو لە کەرکووک تعریبکردن دەستی پێ کرد برۆ بزانە لە کەرکووشی چ دەکرێت لە تازە خوروماتی چ دەکرێت ئەگەر ئەمە بێتن مادەی 140مان تەطبیق کرد بە ڕێعایەکی عمومی بە ڕێعایەکی دەولی باوەڕ بکە ئەمە هەمووش دەگەڕێتەوە جێگای خۆی بەڵێ پێتان وایە ئێستا بەڕستن کە پێشتر ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمیش بوون ئەو دەستکەوتانەی کە باز دەکە بۆی ڕیفراندۆمەوە بەغداد بەدەستێنە ماوەیەکی زۆری ناوێت تا کورد بەدەستیان دێنێتەوە بۆ هەرێمی کوردستان نەخێر عەزیزم نەخێر وەڵڵاهی قسەکت پێ بلێم ئەمان ئەندامی باڵای ڕیفراندۆم ڕاز دەکەی ئەمان ئەوەی دەلێم ئەوەی ڕووی دەدا ریفراندۆم باە ریفراندۆم نەبایە ئەوە ئەمە قەنەعەتی منە ئەگەر ریفراندۆم بوو باە ریفراندۆم نەبایە بەسم بەداخەوە ئەو خەرقەی داخلی سەفی کوردی بوو سەفی کوردستانی بوو ئەوە زەرەرێکی گەورەی بەمەدا فەرموو بیانویست باە لە ئاڵتون کۆپری بات بانە هەولێر ئەوان خوتەی ئەوان بوو داخلی هەولێرە بن داخلی سلێمانی بن داخلی دۆچی بن عەزم پێشمەرگەی قارەمان ڕاوەستا حەسەب الوصول بە یەک دەست بە یەک هەڵوێست یعنی ئەوی ڕوویدا تەسەور دەکەی ڕووی نەدەدا بەێ کاکە ئەمکە مەسەلێکی زۆر بەسیت لۆدم ئەوی لە بەغدایە یعنی قەزیەی ئەغلەبیە سیاسی کە تەرحکرا لەو ئاخرەی پێشی 2 ساڵ 3 ساڵ غایەتەکە چ بوو ئەغلەبێ سیاسی ئەگەر لە پەرلەمان بکرێت ئەو قرارەتەکە ئەو 12 قرارە لە پەرلەمان دەرچوو بە ئەغلەبیە سیاسی ئەگەر بات باە لەسەر قەزیەی شەراکە و تەوافق باە حەسەب دستور باە ئەو قرارەتانە لە بەغدای دەچوو چالاک ئەوەی چاک دەزانیتن یعنی ئەغلەبیە سیاسی ئەوکی تەرک بەڵێ زۆر خەڵک ئێستا پێی وایە ئەو بارودۆخی کە بەسەراتوە لە مەسەر لە ئەنجامی ریفراندۆمەوە بەشی هەرە زۆری تاوانەکەی لە ئەندامانی ئەنجومەنی باڵای ریفراندۆمە یاخود پێشتر بازەوە کە بەرپرسیارەتی هەڵدەگرن بەڕێزت پێتان وانە تاوانبار بووبوون ینی لەم ئەم مەسەلەیە نەخێر ئەوە تاریخە و ئەمە حەقی ملکیەتی خۆما وەرگرت حەقەکی تەقریر مەسیری ملەتەکە حەق خۆما وەرگرت ئەو زەنەتاییس چ دەبی بیتن فەرم و کەتەلۆنێ عینی شتێکی کرد بەس ئەوڕۆ زروفی ئیقلیمی زروفی دەولی معادلەی دەولی قبول ناکە کە کەتەلۆنیە لە ئەسپانیا دەربچیتن کوردستان کە خاکی خۆیتی بێتەوە کوردستان یعنی ئەمە ئەوە واقع حالە عزیزم لۆ یعنی ئەوی ڕیفراندۆمان کرد ڕیفراندۆمەکەمان کرد لۆ چ کردمان ئەوە تاریخە ئەوە تاپۆیەکە وەرمان کرد ملکیەتی لە گیرفانی خۆماندانایە کەنگی زروف وایە بیتن دەڵێن سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام بەڵام ڕەنگە خەڵک بڵێ مەسەلەن ئەو تاپۆیە کە بۆی لە زدانی خاک دەتوانرێت بەو تاپۆیە و خاکە وەربگیرێتەوە جارێکی تر بەلێ لە 100 حەقی ملت بزر نابێ حەقی قەزیە نەتەوێ بزر نابیتن ئەوڕۆنا پاش 100 ساڵی دیکە زۆر باشە بەس لەسەر ئەو مەسەلەیە زۆر باز لەو دەکرێت کە خەڵک چاوەڕێەوە بووکو ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم داوای لێبوردن کەن لە خەڵکی کوردستان لەبەرەوەی کە مەسەلەن ئەم کارە ساتانە هاتن پێتان وایە پێویست بە داوای لێبوردن ناکات مەسەلەوەی کە بەرز دەڵێ ئەم تاپۆیە بەدەسات و لەر کاتێک بتانەوەی بەکاری دێنن والله ئەمە قسەکت پێ بلەم عەزیزم باوەڕ بکە ئەوەی دەبی ئەمەوە تاریخە داخلی تاریخ بوو ئەو ڕۆژێک کە مێژووە 25 مانگەی تێگەیشتی کە کردمان تێگەیشتی تا ڕۆژێکی تاریخیە دەبی ئەمە سوپاس بکرین نا ئەمە لێبردون تەڵەب بکەین لە کەس بەڵێ سپاس دەکەم کاک سامی دواترەگە دەرفەتە بوو دەگەڕین وڵاتان کاک ئازادەگەر بگەڕێمە لای بەڕێستان
سەبارەت بە گفتوگۆی داهاتوو پێتان وایە تۆش لەگەڵ کاک سامی هاوڕایەوەی کە پێویستە ئەم گفتوگویانە بە سەرپەرشتی لایەنێکی نێودوڵەتی ئەنجام بدرێت بەوەی کە بەرەمیانە بێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە وایە ئەم گفتوگویانە نەکەرەوەی ئێستا ئەوانەی پێشووتریش لە مەسلەی مادەی 140 هەرچەندە هەندێک لایەنی UN و ئەوانە بەشدار بوون بەڵام بەشداریەکی کاریگەریان نەبووە لەو مەسلەیە. بەڵام منەمەوێەوە بڵێم کە کورد بە درێژایی مێژووی خۆی قەتدانی بە هەڵەکانی خۆیان نەناوە و قەت داوای لێبوردنیشی نەکردووە لە شکستەکانی خۆی کە بەسەر کووردا هێناوێتی. یعنی تۆ ئەگەر زۆر دوور نەڕۆین لە ئاشبەتاڵەوە سەیریکەین و هەتا گاتە ئەمڕۆ بزانە ئێمە بە چەند شکستی یەک لە دواییەکە هاتوین لە کامیانە کەس داوای لێبوردنی کرد. مەسەلەن ئێمە ئاشبەتاڵمان کردوتیان موامەرەی دەولیە لە سیوەکی ئابڕوویە جەیشی عێراقمان هێنایە سەر پەرلەمانی خۆمان. ئێمە شەڕی ناوخۆمان کرد لە بینی لایەنە سیاسیەکان. ئەمەی دوای ڕیفراندۆم ڕوویە ئێمە نەوتمان دەرکرد و پارەکەی نادیار و ناشەفاف بوو لە ئەو خەڵکمان گەیانە ئەم حاڵەتەی ئەمڕۆ کە بەو شێوەیە بێموچە و بێناز کەوتووە. ئێمە نیوەی خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا. باشە هەموو ئەم مەسەلانە شایانی ئەوە نەبوو کە ئەم حیزبانە ئەم دەسەڵاتدارانە بێن داوایەوە بکەن هیچ نەبێ بڵێن کاکەمە داوای لێبوردنەکەین هەڵەمان کرد لە تەوەقعاتی خۆمان هەڵە بووین لە خوێندنەوەی سیاسەتی ناوچەکە لە عیلاقاتمان لەگەڵ دەوڵەتانی ئەقلیمی و دەرەوە. یعنی هەموو ئەم مەسەلانە ئەوەی ناهێنا کە سەرکردەیەک سەرۆکێک بێت لەبەر دەمی خەڵکەکەی خۆی دان بە هەڵەکانی خۆیان بنێ تاکەی ئێمە هەر بڵین وەڵاهی ئێمە هیچ غەڵەتمان نییە و ئێمە ڕاستین و ئێمە ئەوە موامەرەی دەولیە و ئەوە عێراقە و ئەوە ئێرانە و ئەوە خیانەتی ناوخۆیە و ئەوە نازانچی. یعنی هەموو ئەم مەسەلانە بەهانە و بیانون بۆ شکستەیەک لە دواییەکەکانی ئەم دەسەڵات کە لە هەرێمی کوردستان هەیە. من حەزەکەم کاک حەکیم باسی ئەوەش بکەم کە ئەم حکومەتەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە حکومەتێکە شەرعیەتی نییە لە ڕووی متمانەی خەڵکەوە لەوانەیە لە ڕێی پەرلەمانەوە توانی بێتیان بۆی درێژکەنەوە یعنی حکومەتەکە تەمەنی درێژکەنەوە بەڵام تۆ وەرە دوای ئەو هەموو شکستە دوای ئەوەی کە لە ڕووی ئیداری لە ڕووی دارایی لە ڕووی حکومڕانی لە ڕووی دۆڕاندنی خاک و ئەوانە تۆ تا ئێستا ئەم حکومەتە هیچ شەرعیەتێکی فعلی نەماوە بۆی جارێکی تر بەهێزەوە بتوانێت بچێ لەگەڵ حکومەتی عێراق بکەوێتە گفتوگۆوە بەچه هێزێگە چێ لەگەڵ عێراقا دانیشێ مفاوزات و گفتوگۆوەکە. تۆ ئەبوایە ئەم حکومەتە یەکسەر داوای بکردایە هێز و لایەنە سیاسیەکان کۆبوونایە و ڕێکەوتنا لەسەر حکومەتێکی تازە بە وەزیری تازە و ئەو حکومەتە خۆی بچوایە بۆی هیچ نەبێ ئاسار و ئاسەواری هەموو ئەو شکستانەی پێشوو لە ملی خۆیان بکەنەوە و بە وەفدێکی تازە بچوونایە بەغا بۆی بتوانن ڕێکەون لەسەر داخوازیەکانی گەلی کورد و لەسەر مادە دەستوریەکانیش. بۆیە ئەم حکومەتە ئەوێ بەس بمێنێتەوە لە دەسەڵات بۆی بەردەوام بێت لەسەر سیاسەتە شکست خواردوەکانی خۆی لەسەر گەندەڵیەکان. بەڵێ سوپاس دەکەم کاک سامی نیو خولەک بۆ بەڕێستان پێتان وایە بەم زوانە گفتوگۆ دەست پێ بکات زۆر بە کورتی بێ کاتمان نەماوە. لە پاش انتخاباتی بەغدای گفتوگۆ دەست پێ دەکە بەس ئیستا هەموو سرعاتێکی سیاسیە هەموو خلافێکی سیاسی لە بەغدایە لەبەرەوەی لە پاش مەوزوع انتخاباتی بەغدا سەرچاو. بەڵێ سپاس دەکەین کاتمان تاوا بوو کاک سامی زۆر سپاس بۆ بەڕێزان سامی شەبەک ئازاد چالە گەندامانی پێشووی پەرلەمانی عێراق سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.